کورد یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی بایەخدانێتی بەوانی تر هەندێک جار ئەو بایەخدانە زیاد لە پێویستە بەڵام کەمیش نین ئەوانەی سەرسامن بە ڕێزداری و کللتوری میواندۆستی و کراوەی کورد بەڕووی ئەوانی تردا. ستیڤان مانسفیلد نووسەری کتێبی موعجزەی کوردەکان هەرگیز لە باسوخواسی کوردەکان ماندوو نابێت. ئەو شار و ناوەندە ئەکادیمیەکان و میدیەکانی ئەمریکا بەخۆیەوە سەرقاڵ کردووە بە گێڕانەوەی چیرۆکی نەزانراوی کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوین. مانسفیلد لەگەڵ قوتابیانی زانکۆی جۆرج مەیسن لە ناوچەی واشنگتۆن باسی لە ئەزموونی خۆی کرد لە کوردستان. مانسفیلد هانی قوتابی ئەمریکیەکانیدا زیاتر دەربارەی کورد تێژینەوە بکەن چونکە کورد لە تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین جیاوازترن. من دەڵێم ئێستا سەردەمی کوردەکانە جیهان زیاتر بە ئاگایە دەربارەی کورد ئەوش نەک تەنها بەوەی کارەساتی مرۆی ڕووداوە ناخۆشەکانەوە بەهۆی ئەوەش ناکە توانیویانە ڕوبەڕووی داعش ببنەوە بەڵکو بەهۆی ئەوەی بەدەستیان هێناوە بە تایبەت لە دوای 1991 ئێستا فیلمی کوردی و هونەری کوردی و میدیای کوردی گەشتونەتە ئاستەجیانیەکان ئێستا جیهان بە شێوەیەکی ئەرێنیی ڕووی لە کورد کردووە. مانسفیلد باسی لەوە کرد کە ئەم سەردەمە سەردەمی کوردەکانە بەڵام ئەوەشی نەشاردەوە کە هێشتا کاری زۆر ماوە بکرێت تا خەڵکی ئەمریکا لە کوردەکان تێبگەن. بەشێک لەم ئەرکەشی خستە ئەستۆی کورد لە ئەمریکا ئەویش بە نووسین و سازکردنی بۆنەی کللتوری و هونەری و زیاتر ئاشناکردنی کورد بەوانی تر. قوتابیانی کورد لە زانکۆکانی ئەمریکا بوونی سەرچاوی زۆری کتێب لەسەر کللتور و ناسنامە و مێژووی کورد بە زمانی ئینگلیزی بە گرنگ دەزانن بۆ زیاتر ئاشناکردنی ئەمریکەکان بە کورد. زۆر زەحمەتە کاتێک دەڵێن ئێمە کوردین ئەبێت هەموو جارێوانەیەکی مێژووی بڵێینەوە تا ئەمریکەکان تێدەگەن کە ئێمە کەین بەڵام کاتێک بابەتە کللتوریەکانی خۆمانیان بۆ باز دەکەین زۆر سەرنجیان ڕادەکێشێت. جەنگی داعش و چیرۆکی سەرکەوتنەکانی پێشمەرگە و شەروانان سەرڕای نەهامەتیەکان و بوونی قوربانێکی زۆر لە ڕیزی پێشمەرگە و شەروانان بەڵام بۆتە هۆکارێک بۆ ئاشناکردنی زیاتری ئەمریکیەکان بە کورد. سەرڕای ئەوەش هێشتا زاراوەی کورد کێیە دەستپێکی بەشی زۆری ئەو گفتوگۆیانەیە کە لە ئەمریکا دەربارەی کورد ساز دەکرێت. بداية نباش بي بداية كنت جهشتناك ضعيف هبي بس بشتي شاري داعش الحمد لله باشترا الحمد لله خلقك بترتيد جهتن كورد كينا وتشتكن ئەگەرچی هەندێک نووسەر و شارەزای بواری ڕۆژهەڵاتی ناوین پێشبینی داهاتوێکی باش بە کورد دەکەن لە ناوچەکە بەڵام گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوین و ئامادەسازی کورد بۆ ئەو گۆڕانکاریانە گرنتی ئەو ئایندە باشە دەکات کە زۆرێک هیوای بۆ دەخوازن. سەرکەوت شەمسەدین NRT واشنگتن.